بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکانە. لێرە تیمێکی شارەزا کار لەسەر دانان و هەموارکردنی پرۆگرامەکان دەکات. سەرەڕای ئاڵنگاریەکان و قەیرانی قۆڵی دارایی لە هەرێمی کوردستان، کابینەی نوێمی حکوومەتی هەرێم لەگەڵ دەست بەکاربوونیەوە پێداچوونەوە و هەمواری پرۆگرامەکانی خستە کارنامەی کارە لە پێشینیەکانیەوە. تیمێکی گەورەی شارەزا و پسپۆران لە بوارە جیاجیەکان ساڵانە ئەرچی دانان و پێداچوونەوە بە پرۆگرامەکان دەگرنە ئەستۆی خۆیان. هەر لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان برای گەورەمان کاک مەسعود بارزانی سەرۆکی حکوومەت لە کاتی خوێندنی بەرنامەی کار و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینە یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەوە بوو ئەپدێتکردن و ئامادەکردنی پرۆگرامی نوێ بەپێی بەها ئستاندەرجیاکان. هەڵبەتە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان بۆ دەوڵەمەندکردنی سەرچاوەکانی پرۆگرام سوود لە ئەزموونی کەسانی ئەکادیمی و پسپۆرانی زانکۆکانی کوردستان وەردەگرن. لە بەڕێوەبەرایەتی پرۆگرام و چاپەمەنیەکان گرنگیەکی تایبەت بۆ بابەتانە دراوە کە بۆ قۆناغەکانی باخچەی منداڵان و بازنەکانی بنەڕەتی تەرخان کراوە. گرنگیدان بە زمانی دایک و زمانەکانی دیکە ڕنگدانەوەیەکی قۆڵی لە ناو بابەتەکانی خوێندندا هەبووە. بۆ ئەم مەبەستە ڕاوێژ و گفتوگۆ لەگەڵ پسپۆرانی بواری زمان کراوە. ئەو پەرتوکانەی دەخرێتە بەردەستی قوتابی کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لە ڕووی ڕنگ و دیزاین و هاوپێچ بە وێنەی پەیوەندیدار. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دەرفەتی خوێندنی بە یەکسانی بۆ هەموو پێکاتە ئاینی و نەتەوەیەکان ڕەخساندووە. بە 5 زمان و شێوەزار پەرتوک بۆ قوتابیان دابین دەکرێت. سەرەڕای ئامادەکردنی پرۆگرامێکی تایبەت بە خوێندنی پیشەیی لە هەرێمی کوردستان بۆ سوودوەرگرتن لە چەمک و دەستەواژە زانستیەکان، بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان هەماهەنگیەتی تەواوی لەگەڵ کۆلێژ و ناوەندە پزیشکەکاندا هەیە بۆ چەسپاندن و جێگیرکردنی لە ناو پەرتوکە زانستیەکان. جگە لەوەی پرۆگرامی خوێندن بە شێوەی کاغەز دەخرێتە بەردەستی قوتابیان، ستافێکی تایبەت لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان سەرجەم بابەتەکان بە شێوەی دەنگ تۆمار دەکرێت. بۆ ئەم ساڵ بە شێوەی ئەزموونی دەخرێتە بواری جێبەجێکردنەوە. پسپۆر و شارەزایەکان لە پرۆگرامەکان زۆرن بەپێی ئەو بابەتانن کە لە قوتابخانەکان دەخوێندرێ، چەند وانە دەخوێندرێ ئەوەندە پسپۆر و شارەزا لە بوارەکە کار دەکەن و بە لیژنە کار لەسەر ئیشەکان دەکەن. سەبارەت بە ناونیشانی کتێبەکان ئەو ساڵ کە بە هەموو زمانەکان و شێوەزارەکانیش چاپ کرایە 495 ناونیشانمان هەیە بۆ چاپکردن. لەو 495 ناونیشانە 143 دانەیان دیسان بە هەموو زمان و شێوەزارەکان چاپی نوێنە، ئامادەکردنی کتێبی نوێنە یان ئەپدەیتی تەواو کراینە کە چاپی ساڵانی ڕابردوو ئەوان دەبنە نوێ بەنسبەت وان. دەستکرد یەکێکە لەو بابەتە سەرەکیانەی کە بە شێوەیەکی فراوان لەناو پرۆگرامەکان بەکار هاتووە. یەکێکی دیکە لە دەستکەوتەکانی بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان چاپکردنی بابەتەکانی مێژوو و جوگرافیایە بۆ ئەو قوتابخانانەی نێودەوڵەتین و قوتابیەکانیان بە زمانە زیندووەکانی جیهان دەخوێنن. لە بواری زمانی کوردی لە دەروی وەزارەتی پەروەردە بینیوە کە دکتۆرە بەڕێزەکان ئەوانەی خاوەن بڕوانامەی بەرزن لە وەزارەتی خوێندنی باڵێ ئەوانەی خانە نشێنن. هاوکارێکی تەواو مابوون، پاڵپشت مابوون لەو گۆڕانکارانێک کە بەسەر زمانی کوردی هاتۆ لە ئەپدێتکردنەوەی کتێبەکانی کوردی سودمەند بوون. لێرەوە سوپاسیانەکەن جێگەی دەستخۆشین.
بە پرۆگرامی باخچەی منداڵان وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکانی خوێندن پاکێجێکی تەواوی ئامادە کردووە لە بۆ باخچەی منداڵان ئەویش پێکاتێ لە ئاستی یەک لە 2 وەرزی پێک دێتن ئاستی دووش لە 8 وحدە پێک دێتن جگە لەوەی فۆرمی هەڵسەنگاندن لە خۆ دەگرێتن ڕێبەرەکی لە خۆش دەگرێتن زیاد لە بۆش ئیزافی لە بۆش تقریبا 30 چیرۆچ لە خۆ دەگریتن 20 لە بۆ ئاستیەکە 20 لە بۆ ئاستی دووە ئەو ساڵ وەکو تێز بەکاردێ لە بۆ 50 باخچە لەسەر ئاستی هەرێم پس ئینشاڵە لە ساڵی دادێ گەشتانێ لە بۆ دەکرێت لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ زیاتر لە 500 بابەتی پەروەردەیی پێداچوونەوەی بۆ کراوە. ئەم ساڵ پاکێجێکی 20 پەرتوچی بۆ قۆناغی باخچەی منداڵان ئامادە کراوە. 143 بابەت لە شێوەزاری سۆرانی بۆ شێوەزاری کرمانجی و زمانەکانی عەرەبی، ئینگلیزی، سریانی و تورکمانی وەرجێڕدراوە. بۆ ئەم ساڵ بابەتی پەروەردەی هونەر بۆ قۆناغەکانی 1 تا 6 بنەڕەتی و باخچەی منداڵان ئامادە کراوە. ئێمە بە 5 زمان ئێستا ئەخوێنین بە کوردی، بە ئینگلیزی، بە عەرەبی، بە سۆرانی، بە سریانی، بە تورکمانی و بە 2 زاریش بادینی و سۆرانیمان هەیە. یەکێ لەو کابینە یەکێک لە بابەتە گرنگەکانی کە زۆر بایەخمان پێدا ئەویش بایەخدانە بە زمانی دایک، زمانی کوردی و هەر لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونمان لەم بەڕێوەبەرایەتی گشتیە بەڕێوەبەرایەتێکمان کردو بە ناوی بەڕێوەبەرایەتی زمانی کوردی و توانیمان لە ڕێگەی ئەم بەڕێوەبەرایەتیەوە لە کۆمەڵی پسپۆڕی پارێزگاکان و ئەم لە ڕێگەی ئەم بەڕێوەبەرایەتیوە لە بەرنامەیەکی داڕژراوە بە سەرپەرشتی جەنابی وەزیری پەروەردە توانیمان هەموو کتێبەکان ئەپدێت بکەینەوە لە یەکی بنەڕەتی هەتا پۆلی 12 تەنها یەک کتێب ماوە ئەمساڵیش ئامادە بێش کتێبی پۆلی 6 بنەڕەتیە. لە بازنەی 1 و بازنەی 2 بازنەی 3 کارکرایە. بازنەی 1 تەواو بووە، پۆلی 1 و 2 3 لە خۆ دەگریتن. بازنەی 2ش پۆلی 4 و 5 تەواو بووە، بۆ ساڵی دابێ پۆلی 6 دەست پێ دەکرێت. بازنەی 3 پۆلی 7 ئەم ساڵە دەکەوتە بەردەستی قوتابیانی خۆشەویست، بۆ ساڵی دابێ پۆلی 8 دەست پێ دەکەین. ئەوە بەنسبەت کتابەکان. ساڵانە فیدباک لە ڕێگەی بەڕێوەبەری پرۆگرامەکان لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان وەردەگیرێ و دەگەیەندرێتە دەستی پرۆگرامەکان و ئێمە لێرە کاری لەسەر دەکەین و ئەو فیدباکانە زۆر گرنگم بۆ ئەو گۆڕانکاریانی کە ساڵانە لە پرۆگرامەکان دەکرێت. کردنەوەی ستۆدیۆ زۆر گرنگ بوو و ڕنگدانەوەی ئەوەش ساڵی داهاتوو لە خوێندن دەردەکەوێت کە چییە؟ ئەم ساڵ بۆ ساڵی خوێندن گۆڕانکاری لە 8 کتێبی کوردیا کراوە، دانانی ڕێبەریش بۆ مامۆستایان، 2 ڕێبەری پۆلی 9 پۆلی 10 بۆ مامۆستایانە لەگەڵ پۆلی 5 پۆلی 7 پۆلی 3 بە هەردوو وەرزەکانە. بە کۆی گشتی 8 کتێبمان ئابدێت کردوەوە، گۆڕانی ڕیشەی بۆ کراوە. ئەم ساڵ بە کوالێتێکی جوان لە هونەری لە ڕووی زمانەوانی لە ڕووی زانستی تەنانە زانستی سەردەمی ژاتوتە ناو پرۆگرامەکان کە بە کوالێتێکی زۆر باش دەچێتە بەردەستی مامۆستایان و قوتابیانی خۆشەویست. لەژێر فەرمانی جەنابی وەزیر تەواوی با بڵێن پەروەردەی هونەری لە قۆناغەکانی بنەڕەتیادا خوێندرێن بۆ ئەم ساڵ کە ساڵی خوێندنی 2025-2026 بێگومان جەنابی وەزیر و وەزارەتی پەروەردە پێیان گرنگ بوو کەوانەیەکە بێ بە ناوی پەروەردەی هونەر،
چکە خۆی لە خۆیان پەروەردەی هونەر تەنیا لە وێنە کێشانی سەر کاغزێ خۆی کۆ ناکاتەوە بگرە زۆر گرنگە بۆ لایەنی زهنی قوتابی تەنانەت پەرەپێدانە بەشێکە لە زانست چکە منداڵ چەندێک فێری زانستە بێ ئەوەندەی پێویستە کە فێری هونەر بێت چکە هەردووچان هاوتا یەکتری کە ڕێ دەکەن بە تەواوەتی زانست دەچێتە قوڵایی قوتابیەوە ئێمە وەکو بەشی پرۆگرامەکان و بەشی هونەری ئەمە هەوڵمان داوە ئەو پەرتوکەی کە دایدەنین بۆ وانەی هونەر بگونجێ لەگەڵ ئەو زانستەی کە لە ناو وانەکانی تریشدا هەیە کارکردنی ئێرەوەکو ستۆدیو هەموو ئەو بابەتانی کە ساڵانە گۆڕانکاری بەسەردێ QRی بۆ دادەندرێ بۆ ئەوەی لەو ستۆدیۆیە کاری لەسەر بکرێ و تۆماری دەنگ بکرێ و ڤیددیوی بۆ دروست بکرێ بازنە یەکەم بە تەواوی هەمووی ئەلکترۆنی کراوە و ئەو پۆلانەی کە هەر بابەتە ساڵانە گۆڕانکاری لەسەر دەکرێ دیسان بە ئەلکترۆنی دەکرێ و دادەندرێتەوە. دەربارەی دیزاینکردنی کتێبەکانی پرۆگرامی خوێندن خۆی دەگۆڕێت بە جێرەی قۆناغەکانی خوێندن بازنەکان بە جێرەی فۆنت و ڕوێنەکان و ڕەنگەکان کە هەڵدەبژێردرێت حتمما لە ئامادەکردنیان لە ئەزمموی دەوڵەتەکانیش سوود وەردەگرین یان کە کارمەندەکانمان دیزاینەرەکان تەمەشا دەکەن ئەو دەوڵەتە پێشکەوتوەکان و وا دەکەین ئێمە تێکەڵەیەک هەڵدەبژێرین کە شتێکی تایبەت بە کوردستان و باشتر لە ئیوان دروست بکەین. ئەوە ڕوونە وێنە کاریگەریەکی زۆری هەیە چونکە قوتابی کە یەکەم شت تەمەشای ناو کتێبەکەی خوێندن دەکاتن وێنە دەورێکی ئەساسی هەیە وێنەی وەردەگری کە مێشتی سەر پێش نووسینەکان بخوێنتەوە وێنە کاریگەری هەیە لەسەری بۆ وێنەش ئەمە وێنەچێشی بەتوانەی زۆر باشمان هەیە وێنەکان ئامادە دەکەن و هەروەها سوودیشمان وەرگرتێ لە ژیری دەستکرد هەندێک جاران کتاب هەیە وێنەکانمان پێویست دەبێت لە ژیری دەستکرد وەریان دەگرین. وەکو دەڵێن شۆڕشێکی گەورەمان بەپاکۆدە لە پێداچوونی کتێبەکانی کوردی بە تایبەتی ئەم پەرتوکە کتێبی پۆلی حوتی بنەڕەتیە کە گۆڕانکاریی ڕێشەی لە بەرێک بۆ بەرکراوە چەند کە ساتێک هاتوتە ناو کتێبەکە کە هەتا ئێستا باسییان نەکراوە کە دەورێکی باڵاشیانە بۆ لە ئەدەب و زمانی کوردی. ئەمە کۆنتاکمان لەگەر کۆلێژە پزیشکیەکان کردیە لیژنەمان لەگەڵوان پێکینەیە بۆ نمونەش سادەتان بدەم لەسەر بابەتەی مەسەرەن هەڕەمی خۆراشیمان هەیە ساڵ یەکەم بە هەڕەمی خۆراشی دامەنا ساڵی دوم کۆنتاکمان کە لەگەر جامعای کرد کۆلێژ پزیشکی وتیان گۆڕایە بوویتە قاپی خۆراشی یعنی لەگەڵ وان ئەبدێت دەکەینەوە هەر شتێک کە بگۆڕە لەوێندر ئێمەش لەگەڵوان ئەبدێتی دەکەینەوە. تەنانەت چوار کتێبی جوگرافی و مێژومان دروست کردەوە بۆ مەکتەبە ئەنتەرنەشناڵەکان بۆ منداڵی بیانی تەنها جوگرافیە و مێژووی هەرێمی کوردستانە خوێنن بە زمانی کوردی و ئینگلیزی ئەوە بۆ منداڵی بیانی کەوانەی کە کوردی نازانن ئەوانەمان دروست کردووە. هەروەها لیژنەی باڵاشمان هەیە هەموو شارەکانی هەرێمی کوردستان لە خۆ دەگری لە زاخ تا خانەقین ئەوان زیاتر لە ئۆنلاین کارەکان لەگەرمە دەکەن کاتێک کە بەشێک تەواو دەکەین ئەوان پێداچوونەوەی دەکەن و ڕاو تێبینی خۆیان لە بۆ مەڕەوان دەکەنەوە.